ئێرە شاری هەولێرە لەم شارە دەیان پارک و باخچەی گەورە هەیە. سەدان هەزار دار و درەخت و نەمام و گوڵ و گوڵزار دەڕوێندرێت و خزمەت دەکرێن. ڕێژەی سەوزایی لە سەدا 5 بۆ لە سەدا 19 بەرز بۆتەوە. ئێرەش بەشی شێوەکاری ئەندازەی پارک و باخچەکانی هەولێرە. ئەو بەڕێوەبەرایەتیە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەیەوە هەموو هاوکاری و پاڵپشتی دەکرێت تا ژینگەیەکی جوان و سەلامەت و تەندروست بۆ هاوڵاتیان بڕەخسێنرێت. لە بەرەبەیانێکی زوو لە کەش و هەواکی ساردی وەرزی زستان دەچینە یەکێک لەو بەشانەی کە زۆرترین خزمەتی بە ژینگە و سەوزایی هەولێر کردووە. مام فاڕۆق وەک یەکێک لە ستافی و بەشەوە کەمیشە زوو ئامادە دەبێت. لێرە تیمەکان ئامادەکاری بۆ کارەکەیان دەکەن. شێوەی چەپکە گوڵ ئەو شێوانێک کە بمانەوەتە لەلایەن بەڕێوەبەر ڕادەست پێدرین دیزاینێک شێوەیەک دروست بکەین بۆ ناو شار و شوێنەکان کە دروست دەکەین بۆ شێوەی گوڵدەی ڕازێنینەوە لەلایەن بەشەکان لەلایەن خۆمان. ئەو شێوان ئەو گوڵانە لە نەمامگەی نمونەیمان هەیە نەمامگەی نمونەیە کە بە سەدان هەزار گوڵ بەرهەم دێنن لەو گوڵەکە پەپولەیە قەدیفەیە یا خودت پەتۆنیایە گوڵە وەرزیەکانە گوڵە دائیمیەکانە کە ئینتاز دەکەن بەرهەم دێنن. ئەو گوڵانە بە شێوەی دیزاین و شێوەی جوان و دیزاین جیاواز دەیانچینین لە شەقام شوێنە گەشتەکان وەرەوەها دوورگە ناوەندەکان. ئەوش بە ڕازاندنەوەی شاری هەولێر و سەوزکردنی شارەکەمان. لە ساڵی 2002 لە ئەندازە پارکان وەکو ئەندازیاری کوشتکاڵی و سەرپەرشتیار لە بەشی شێوەکاری و نەمامگا کار دەکەین بۆ جوانکردنی شاری هەولێر و سەوزکردنی شارەکەمان. ئێمە سەرەتا هەر ئیشێک کە بمانێ بیکەین سەرەتا وەکو سەوزایی قەڵەموەگرتن لە دارەکان وەکو نەمامگەگە بێت و باسی نەمامکەین بکەین تۆوەگرتنە یاخود قەڵەم بە تۆیان بە قەڵەم دەچیندرێ. ئەو تۆ قەڵەمەش هەموو دەبی زروفەشی خاصی کەشوهای تایبەت بەخۆی بدێ لەو مەشتەلەی کە بیدێت پاشانەکە کە سەوز دەبێت و دەگاتە مەرحەلەی نەمام پاشانەکە ئەو نەمامە دەبین لە شوێنی بەبەست دەچینین. ئەو نەمامانەی تایبەتشن بەبەش شێوەکاری ئەوانش کە بە قەڵەم وەری دەگرین دادێنین کە بۆ نەمام دەیبین لەگەڵ شێوەکان دەیانچینین. سەربازی وەنەمجارە لە شاری هەولێر چیرۆکی چەند پیاوێکی بەسەڵات و لاوێکی خوێنگەرمی کرێکار و باخەوان دەگێڕێتەوە کە ئەوان کەس نەیان بینێت کە ئەو خزمەتی دەیکەن چێن. ئیدی ئەو سەربازە و نانە نیشان دەدەین. ئەو کرێکارانەی کە لێرە کار دەکەن ئەمە داوامەکەمان بەیانیان سەعاتەش دێنێرە هەتا سەعاتێک داوامانە تایمی بە تایمی ئەو تایمی بەیانیانمان لە سەعاتەش لۆیەکە. ئەو کارمەندانەی کە لێرە ئیش دەکەن هەمویان کارمەندی هونەرین ئەنی کارمەندی فەنینە دەستی مەقەس و خۆڵقی ئیشکردن و زەوقەکی زۆر جوانیان هەیە بۆ ئیشکردن. بەڕاستی شایانی سوپاس و دەستخۆشینە ڕۆژانە کە کار دەکەن سەرەڕای ئەوەی کە قەیرانی دارایی و
نەخۆشی هاتنی نەخۆشی کۆڕۆنا چی نەخۆشە عالەمیە کە هەموو دنیا بەو پێدا تێپەڕ بووە تەنانەت لەو فترەی ماوەی کۆڕۆناش ئەو چەمانگێکەوە بوو کە بووە کەرەنتین ئەمە بەردەوام بین لەسەر کاری خۆمان وەکو نەمامگە و بەش شێوەکاری بەردەوام بین لەسەر دروستکردنی شێوە لە شەقام شوێنە گشتیەکان و هەروە بەردەوامیش بووین لە بەرهەمێنانی دار و دەوەن لە نەمامگە ساڵانە 20 هەتا 22,000 ئەمە نەمام لێرە بەرهەم دێنین بەرهەمی دێنین و دەینێرین بۆ شەقام شوێنە گشتەکان لەلایەن بەشەکانی سەر بەڕێوەبەراتی ئەندازەی پارکان بەڕێوەبەراتەکەی خۆمان دەیچین. لێرە نەمامەکان قەڵەم دەکەن و ماوەیەک دەی هەڵنەوە تا لە نەمەترسی لە ناوچوون بیان پارێزن. ئەوە تەقریبەی 10 ساڵە لێرەی شێ دەکەم سباینان دێین وەختی دەوام ئەو زەرفانە پڕ لیم دەکەین پاشی لیمی دچینە ناو دێن دەچینی شتی قەرەمی دەکەین لە ناو دەچینی نەقر دەکەین ئەو ئیشانە دەکەین لێرە ئەوە ئیشمانە لێرە ماندی بوونی هەیە بەس شەکەمان زۆر جوان ئەوە تەمەشای ناو مەشتەلیکە هەمومان داچاندیە و هەمومانەوە کردیە و دستانان ئێرە گەرم و خۆشە لە خۆمان ئیشێ دەکەین و هاوینا زۆر گەرمە هاوینان نا ئێرە نابین هاوینان دەچینە دەرێ ئەشیاکەی دەبێنێ دەر هیچ ناو نایلی چکو گەرمە لایلۆنە برگ دەکات بەدستانان ئەوە ئیشێ لێ دەکەین ئەوە سبانیان ئەمە دەین لێرنە ئەوەی عازربی جێک پێویست بی لۆ مەزەری جوانبی دەبین لەوێ دەچینی شکرەکەی جوان دەبی ئەوجا بنەدارەیە برن دەبی هەیە گچکەیە وەختیە چەند ماگە شین جوانە گورەکە دوای هیچ شک دەبی بەس هەندێکمانەیە هیچ شک نابی ئەوکە سیسەممانەیە سیسەمی شک نابی سارێ 20,000 دار سیسەم نەقر دەکەن و دەبن. ئەندازیارێکی کشت و کاڵ پلان و بەرنامە و دیزاینی کارەکە دیاری دەکات ئەو کارانی لێرە ئەنجام دەدرێت هەموو بە شێوەی هەرەوەزی دەکرێت ئەو کارەی ئەنجامی دەدەن بەریتە لە دانانی شێوە و شکلی جیاواز بۆ درەخت و گوڵەکان لە ناو شەقام و دوورگە ناوەندیەکان ئامانج لەو کارەش بێدانی سیمای جوان و جوانکاریە بە شاری هەولێر هاوکات پاک ڕاگرتن و پاراستی ژینگەیە و شارەیە. سەبارەت بە دروستکردنی شێوەکان کارێکی وە ئاسان نییە تەبعاً بیدایەتی دیزاینی دەوێتن بیرۆکەی دەوێتن کە هەر شوێنێک تایبەتمەندیەکی خۆی هەیە دەبێت لەسەر ئەو تایبەتمەندیە شێوەکە دروست بکرێتن کە لەگەڵ ئەوەی کە لەگەڵ ئێمە گفتوگۆ دەکرێتن سەبارەت بە تایبەتمەندی شوێنەکە دیزاینەکە و بیرۆکەکە ئامادە دەکرێتن لەلایەن ستافی ئەندازیاران پاش ڕاوێژکاری لەگەڵ ئێمە بڕیارماندا دیزاینەکە کە کۆتایی پێهات لایەنی دەستپێکردنی ئیشەکە دەکرێتن کە هەر شێوەک پێویستی بە پێداویستی خۆی هەیە لە شیش و تێل و ئەو نەمامە ئەو دارە تایبەتەی کە شێوەکەی پێ دروست دەبیتن بە خۆشحاڵیەوە کە ئەو تایبەتمەندیانی لە شەقامەکان هەیە بۆ نمونە لای فڕۆکەخانە شێوەی فڕۆکە دروستکرایە یانیش لەو شەقامی کە پیشەسازیە شێوەی سیارە دروستکرایە و هەروەها وەکو نمونەکی نامانەوە کە هەر شوێنەکە تایبەتمەندی خۆی هەبیتن ستافەکانمان دیزاین و بیرۆکان ئامادە دەکەن و بەم جۆرە ستافەکانمان کار لەسەر شێوەکان دەکەن. سەرەتا یارەنگاوێک بۆ کاری دەیکەن سەرەتا نەمام و گوڵەکان لە ساواییەوە دەچێن و ئامادەی دەکەن ئەمەش بۆ شێوانەی کە لە شەقامەکان دەینەخشێنن. کار دەکەم لە بەش شێوەکاری سەر بە ئەندازەی پارکەکان و ڕۆژانە کارەکانی خۆمانەکەین دەرەچین بۆ شوێنە گشتەکان و ئەو شکلانەی کە لەسەر ڕێگەوبانەکانمانەیە چاکێکەین و ساڵانە دیزاین و شتی نوێ دانین ئەویش دوای ئەوەی کە مۆنیسەکەمان دیزاینەکەمان بۆ دانێ ئێمەش دەچین دروستیەکەین و لەسەر ڕێگەبانەکان لە شوێنە گشتەکان دایەنێن. یەکێکی تر لەو کارانە شێوەی گوڵدانە کە شێوەیەکی جوانە ئەمە شێشێک لە جوانکاریەکانە کە دەیکەن
لە ماوەی 4 ڕۆژ ئەو کارە ئەنجام دەدەن. ئەم پرۆسەیە ئاڵۆزە چونکە شارەزای و لێ هاتووی دەوێت تا نەمامێک وەک منداڵێکی ساوا بەخێو دەکەیت. لامۆی گرنگتر هەموو درەختێک بۆ پلان و کاری ئەوان ناشێت. بە وردی و درەختانە هەڵدەبژێرن تا گونجاو بێت لە ناو تێل و سیمی شێوەکان پڕ بێت و بڕوێت. دوای ئامادەکردن و گەورەبوونی و درەختانە دەست دەکەن بە دیزاینکردنی و شێوەی کەمەبەستیانە. ئەو کارش لەلایەن ئەندازیارێکی شێوە و دیزاینەکەی بۆ دەکێشرێت. دواتر ئەو کرێکار و باخەوانە لێ هاتوانە دەست بە جێبەجێکردن و دروستکردنی ئەو شێوەیە دەکەن. پاژەوەی لێکوانە کەمە شێوەی کە دروست دەکەین ئامادە دەکەین بۆی دەکەین و حازری دەکەین لە بۆ ئەو شوێنەی کە دەمانوێت لێدا بنین. ئەوە دارەکەی لەگە دەچین هەلێکوانە دارەکەی لەگە دەچینین و لەگە دادنین ئامادە دەکەین پاژماوە کە تا خۆی دەگری کە خۆی گرت ئەوە دەیبین لە شوێنەکەی دادنین. پێشەوەی ببین بە شوێنەکەمە تەلەفۆن بۆ بەشی ئامیرەکانمان هەیە لە بە ڕێبەرایەتی ئەندازی پارکان تەلەفۆنیان بۆ دەکەین بە سوپاس و زۆر جار هاوکارمانن دێن ئامێری شۆفەر و گەڵابە و ئەوانە دێن لەگەرمان شێوەکە دەبن لە کاتی دانانەکەش لەگەرمان دەبن. کارمەندەکانمان زۆر ماندیم لەگەڵ شێوەکاری و لەگە بەشەکەمان بەڕاستی هەندی هەتاوەرە ئەو فترەی ماوەی کە قەیرانی دارایی و کۆڕۆنا هیچ تاسیران کاریگەری لێ نەکردن ئەویش بەهۆی سێ بەهۆی خۆشەویستیان بۆ ئیشەکە و بۆ شارەکە ئەنی باوەڕکەن خۆشەویستیان بۆ ئیشی بۆ شارەکە ئەوەندە زۆرە ئەنی پێشبینی ناکرێ وەرە بە قەیرانی دارایی بە کۆڕنا بۆ فترێ بە کەرەنتین زۆری فەرمانگە و شوێنە ئەنی فەرمانگەکان کە ئەو کاتی کەرەنتین بوون لە ماڵەوە بوون ئەمەکو وەزارەتی شارەوانی و ئەندازەی پارکەکان سەرۆکاتی شارەوانی و ئەندازەی پارکەکان ئەنی بەردەوام لە خزمەت هاوڵاتیاندا بووینەوە بە بەردەوام دارمان بەرهەمی ناو شێوەمان دروست کردووە. ئەوەش ئەگە بێت و خۆشەویستی خۆیان بۆ شارە و بۆ ئەو شێوە بۆ ئیشکارانە نەبێت ئەوە ناکرێت. سەبارەت بە جوانکردنی دوورگە ناوەندیەکان و پارکەکان بەشێکی تایبەتمان هەیە کەوا بەشی شێوەکاریە کە زیاتر لە 120 شێوەمان هەیە لە شاری هەولێر بە بەردەوامی ستافەکانمان خزمەتکردنی وەرزی و ساڵانە تاوەکو شێوەکە وەکو خۆی بمینێتەوە بێگومان ئەو شێوانە کە دروست کرا لەلایەن تیمەکانی بەڕێوەبەرایەتی ئەندازەی پارکەکان جوانیەکی تایبەت دەداتە پارکەکان و دوورگە ناوەندیەکان کە دەبێتە هۆی ئاسوودەیی لە بۆ ئەو هاوڵاتیانێک کە سەیری دەکەن. بڕیار دەدەن شێوەی باز و دۆلفین دیزاین بکەن ماوەکی زۆری پێویستە تا دروست دەکرێت بۆ یاخ دەکەن بۆ ناوسەڵی تایبەت دەیگوازنەوە چونکە ئامادەی دەکەن بۆ بارکردن و چاندن. بە پێی وەرزەکان ئەو گوڵانە دەچێن و بەردەوامیش چاودێریان دەکەن. ئەو کارەی ئەنجامی دەدەن کەس باوەڕ ناکات لەلایەن ئەو ستافە ژینگە دۆستەوە دەکرێت. بیەوەی بزانێتەوەوانە ڕۆژانە دڵی هەمووان خۆش دەکەن بە سیمای جوان و ڕازانەوەی و شەقامانە کە مرۆڤ بە بینینی دڵخۆش و ئاسوودە دەبێت جگە لە سوودی بۆ ژینگە و کەش و هەوا و سەلامەتی. ڕۆژانە چاودێریە و شێوانە لە سەرجەم شوێنە گشتیەکان و شەقامەکان دەکەن. سایقم لە بەشی ئامێریکان لە ئەندازەی پارکەکان ئیشێ دەکەین لەگەر ئەو جەماعەتی لێران لە مەشتری هەر پێویستیشان هەبێ ئیشەکانیان لۆ دەکەین. ئەمە ئەو مەرکانانە کە دروست دەکەن حازر دەکەن لۆ جوانکاری جادە و بازاڕەکان ئەمەش لۆیان دەگوازینەوە و یارمەتیان دەدەین هەموو وەکو تیمەک لەگەر یەکتری کار دەکەین. ئیشەکە تەبعا نارێ وەڵڵا ئیشەکان زەحمەتە ماندیبوونی تێدایە تەبعا بەبێ هیچ ئیشەک بەبێ ماندیبوون ناکرێ
هەموو پێکەوە یارمەتی یەکتری دێم بەرێ تەقسیری ناکەن هەمویان ئیشی جوان دەکەن شیان ڕێک و پێکە. لە ڕێگەی ئامێر و ساری تایبەت باریان دەکەن دەیانەوێت لە ناو دوورگە ناوەندیەکان دایان بنێن لە کارەکان زۆر جار هاتوچۆ ئۆتۆمبیلەکان و نەبوونی هاوکاری بە شێک لە خەڵکی مەترسی و زەحمەتی لەسەر کارەکەیان دروست دەکات. ئێمە ڕۆژانە هەڵدەستین بە چاکردنی شێوەکان و ئامادەکردنیان بۆ سەر شەقامەکان و هەروەها هەڵدەستین بە ئامادەکردنی قەڵەم و چاندنی تۆ و دارەکان و ئەو دارانەش کە لە ناو پارک و باخچەکان و لە دەوروبەرمان هەنا هەڵدەستین بە قەڵەمکردنیان و ئامادەکردنیان لە ناو مەشتەلەکەمان و دواتر بە هەمان شێوە لە ناو شێوەکان دایدەنێن. ئێمە وەکو ئەندازەی بەڕێوەبەرایەتی ئەندازەی پارکەکان ڕۆژانە بەو کارانەوە سەرقاڵین و ئەو شکل و شێوانەی کە لەسەر شەقامەکان ئێوە و بەڕێستان کە دەیانبینن ئەو شێوە و شکلانە هەمووی دەستکردی بەڕێوەبەرایەتی ئەندازەی پارکان بەشی شێوەکاری نەمامگەی دووە. ئێمە ڕۆژانە بەو کارانەوە سەرقاڵین. ئەو گۆزەیە ئەو شێوەیە کە چەپکە گوڵە ئاودانەکەی بە شێوەی باران ئاو دەدەین بە شێوەی باران ئەنی ئەوە تەنکارەکانی خۆمان بەشی ئاودان ڕاست ڕەماس پاردینە کەەوە ئاکار کاتێش کە ئاودانی ئەو شێوان دەکەن بە شێوەی ئاودان وەکو پرژاندن مەبەستم بە پرژاندن ئاویدەن وەکو باران تاوەکو بەقوت ئەگە بەقوت لی بدەی لەوانەی خۆرەکەی حتما لەگە خۆی بتەخوارێ بە شێوەیەکی باران ئاویدەدان و بە شێوەیەکی ڕێک پێک هەمووی ئاو دەدرێتن و هیچ زیانیش پێ ناگە تەمان ئێستاکەوە لە فترەی گوڵکردنە ماوەشکە گوڵەکەشی زیاتر بە گەورتیش زۆر زۆر جوانتری دەبی ئەوەکو لەبەر چاپانە نەشەقامەکە. دەیان پارێزن و لە کاتی نەخۆشکەوتنی ئەو گوڵ و دەرختانە کە و شێوانیان پێکێناوە چارەسەریان دەکەن. وەک سەرتاشێک بەردەوام شێوەکانیان دەپارێزن و ئاودانیان بۆ دەکەن و دەوروبەریان پاک دەکەنەوە. ئەو ستافەی کە لە دروستکردنی شێوەکان دروست دەکەن کارمەندانی بەڕێوەبەراتی ئەندازەی پارکەکانن کە ستافەکی متەکامیلە لە ئەندازیار و لە کرێکار و لە سەرپەرشتی کار
پێک هاتووە ڕۆژانە کار لەسەر ئەوەی دەکەن کە شێوەی نوێ دروست بکەن و هەروەها ئەو شێوە کۆنانە بەردەوامیان هەبێتن لە خزمەتکردنی یاخود لە دوورگە ناوەندیەکان کە بەهۆی ڕووداوی هاتوچۆ لەلایەن ئۆتۆمبیلانەوە بە تێک دەچیتن لایەن تیمەکانی مەچاک دەکرێنەوە و بەردەوامیان پێدەگرێتن. ڕۆژانە هەڵدەستین بە دروستکردن و چاکردنی شێوەکان ئەویش پاش ئەوەی لەلایەن ئەندازیارەوە دیزاین دەکرێ و هەردەستین بە دروستکردنی و دەیبێن بۆ شەقام و شوێنە گشتیەکان. سەبارەت بە ماندووبوونی خۆمان ماندووبوونی زۆر تێدایە ئیشەکان و فەن و هونەرە و ماندووبوونی زۆر تێدا بەڵام بەهۆی خۆشەویستیمان بۆ جوانکردن و خۆشەویستی شارەکە ئەو ماندووبوونە لەبیر دەکەن. بێگومان سەرمای زستان و گەرمای هاوین زۆر کاری گەرمانی دەکە و هەروەها شەقامەکان و شوێنە گشتەکە بەتابەتەوە شەقامانەکە هاتوچیان تێدا مەبەستم تیژڕۆ شەقامەکە وەکو 100 مەترێ شێستی ئەوانە کەس هات بڕک مەزاری پەڕینەوەیان کەمترە ئەو شوێنانە هەتا شێوەیەک دەبین دەیپەڕین و لەو شوێنەی کە دەبێت دامانەوەی دابینێن یان وتەیە کە کارمەندەکانی خۆمان دەمانی بپەڕینە ئەو بەریکەوە شێوەکەی خزمەتکەین و بیبڕین جوانیکەین یان کاتیمانێت دەرمانی لێ بدەین مەبەستن تێ لە کاتی پەڕینەوەکەی زۆر زەحمەت ینی زۆر جارە بۆ باوەڕکەن ینی چیوای نمایە سارە لێمان بدە ینی یەک لە کارمەندەکانمان جارێک سارە لێدا کۆچی دایش کرد. دەیان شێوەی جوانی دۆلفین و باز و ئاژەڵ و باڵندە و ئۆتۆمبیل دروست دەکەن ئەو دیمەنانە شێوەی جوان بە سیمەی شار دەبەخشێت. کرێکارێکمان بە کۆسەرەی پەنجەی بڕی ئەنی پەنجەی هەر خود بوو ئەنی بەڕاستی ناخۆشی زۆرە ئەنی بێ سەر ئەوەی ئامادەی دەکەیت پاژۆی کە ئامادەت کرد بیگواز و بۆ شەقام لەو شەقامانە سارە بەڕاستی هات لە شوفێران برا شوفێرەکان ڕێز و سپاسم بۆیان هەندێکیان باش هاوکارن بۆمان هەندێکیان هاوکار نینە بەهۆی تیژ ڕۆیشتنیان و خێرا ڕۆیشتنیان لێخڕینیان زۆر زار تووشی ئەو حادسان دەبن دێن لە شێوەکان دەدەن وەرە شێوەکەمە بۆ ماوەی ساڵک ئەوەکو منداڵک بەخێوی دەکەین لە شوێنانە کە دایبین دای دەنێن و بەخێوی دەکەین لە کەری دادەین خزمەتی دەکەن تا ئەو شێوە پڕ دەبێت کە پڕ بوو بە ساڵک و نی دو ساڵە تا پڕ دەبێت کە پڕ بوو بە 10 دقەی بێ بە 2 دقەی بێ ناو دەچی ئەوە زۆر ناخۆشە زۆر ئازار بەدەدا بەڕاستی ئەو ڕووداوانە. لەو چەند ساڵی بێتەوە لە 2002 کە تاکو ئێستا 177 شێوەمان هەیە ناو شاری هەولێر و لێشانەکە نەمان بردەوە دەرەوەی شار بەڵام هەر لە ناو شاری هەولێر و شەقام شوێنە گشتەکان دامانەوە ئەو شێوانەش شێوەی زۆرمان هەیە. لەلایەنە تیمانە لە هەموو کاتەکان و قەیرانەکان ناوەستن و کاری پاخشکردنەوە تەقلیم و تاقیکردنەوەی قەفڵ و مەڕەشەکانی ئاودان دەکەن. ئەو مرۆڤانە ژینگە دۆستن و هاوڕێی دار و درەختن نزیکترین دۆستی و مرۆڤانەش ئەو دار و درەختانە. بە دڵنیاییەوە ئەو کارمەندانەی کە لەم بەشەیش دەکەن وەک سەربازی ون ڕۆژانە کار دەکەن بۆ جوانکردنی سیمای شاری هەولێر.
دیاری بەرنامەی سەربازی ون لە کەناڵی کوردستان 24 پێشکەشە بەو ستافەی کە ڕۆژانە وەک سەربازی ون کار دەکەن بۆ جوانکردنی شاری هەولێر پیرۆزە.